بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. 2 ساڵ تێپەڕ دەبێت بە سەر داگیرکردنی شاری مووسڵ لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە. تاوکو ئێستاژ وادەی دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ئازادکردنەوەی شارەکە دیار نییە. لە ماوەی 2 ساڵی تەمەنی دەسەڵاتی داعشدا لە مووسڵ چەندین تاوانی دژە مرۆڤایەتی ئەنجام دراوە و دانیشتوانی مووسڵ لە دۆخێکی کارە سەدبادان. وێڕایەوەی داعش ناوچە شوێنەواریەکانی شارەکەی وێران کردووە. بە میوانداری بەڕێز فەریق جەبار یاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکومەتی هەرێمی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان شڕۆڤەی کەوتنی مووسڵ دەکەین. الدولة الإسلامية بالوسط الجول السيارة تجتمع من الدولة الإسلامية السيارة الدولة الإسلامية جوال احنا حاليا في السبيل اي والله قادروا على تنفيذ الاحكام قادروا على الجلسة يعني في وايد ناس تتواضع بشكل توازي دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان دەچین لای کاک جەباریاوەرە مینداری گشتی وەزارەتی پێشمەرگە. کاک جەبار زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا بەر لەوەی باز لە ئەوە بکەین کە کورد چ ڕۆڵێکی دەبێت لە مەسەلەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ، حەزەکەم ڕای بەڕێزت بزانم سەبارەت بە 2 ساڵ تێپەڕبوون بەسەر داگیرکردنی مووسڵ لەلایەن داعشەوە و هۆکاری کەوتنی مووسڵایە هۆکارەکە هۆکارێکی سەربازی بوو یاخود هۆکارێکی سیاسی بوو؟ پێشەکی پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە گشت گەلی کوردستان و مەسڵمانانی جیهان دەکەین بەگشتی جگەل لە تیرۆریستانی داعش، چونکە ئەوان خەواریجی ئەم سەردەمە ئیسلامن و ئەوان دژی ڕەوتی ئیسلام کار دەکەن. هۆکاری بڵێن داگیرکردنی مۆسڵ و ناوچەکانی تری عێراق لە ساڵی 2014 بە تایبەت لەلایەن گروپی تروریستی داعشەوە چەند هۆکارێکە، یەک هۆکاری سەرچی نییە. یەکەمیان ئەو ململانە سیاسیی کە لە عێراقدا هەبووە لە نێوان کوتلە سیاسیەکان کە بۆ هۆکارێک بۆ ئەوەی خەڵکی ئەو ناوچەیە بەگشتی دژایەتی حکوومەتی کابینەی مالیکی بکەن لەو کاتەدا و هەوڵدەن بۆ ئەوەی کە بە هەموو شێوازێک دژایەتی بکەن. خاڵی دووەم ئەو ناکۆکی تایفیەی کە هەبووە و پەرەی سندووە لە دەوڵەتی فدرالی عێراق بە تایبەتی لە نێوانی شیعە و سوننەدا کە بەداخەوە گەیشتۆتە ئەو ئاستەی کە ئێستا ئەو کێشانە لە عێراقدا بەگشتیدا دروست بووە. جگەل لەوەش بێهێزی یان لاوازی یان نامونەظەمی ئەو هێزانەی سوپای عێراق کە لە ناوچەکەدا بوون بە تایبەتی فەرقەکانی 2، 3 و 4 و 12 کە بە کۆمەڵێکی چەکداری زۆر کەم یەکە منجار کە پەلاماری ناوچەکەیاندا بە ماوەی شەو ڕۆژێکدا زۆربەی ئەو فەرقە سەربازیانە
چەکەکانیان تەسلیم داعش کرد و زۆریشان چوونە ناو ڕیزەکانی داعشەوە. جگەل لەوەش مانەوەی بڵێن پاشماوەی باز لەو ناوچانە بە تایبەتی ئەفسەرانی باز پێشتر چەکدارانی باز جگەل لەوەش پاشماوەی قاعیدە کە لەو ناوچانە هێشتا مابوو کە پاش کشانەوەی ئەمریکا لە عێراق وردە تەشەنەیان سەد لەو ناوچانە و توانیان بە شێوازێکی نوێ کە بە شێوازی گروپی داعش بێنە پێشەوە. ئەمانە هۆکاری سەرچی بوون بۆ کۆنتترۆلکردنی ئەو ناوچانە لەلایەن گروپی ترۆریستی داعشەوە لە ساڵی 2014ەوە هەتاکو ئێستاش. بەڵێ زۆر باش. ئەگەر کاک جەبار قسە لەسەر ئەو تاوانە بکەین، ینی دیارتین ئەو تاوانەی کە داعش لە مووسڵ ئەنجامی داوە، ینی ئەو زانیانەی کە بەرز ئێوە گەیشتون شێوازی تاوانەکان ئایا زۆری تاوانەکان چۆن بوون، یانی ئەوەی کە ئێوە ئاگدار بن؟ دیارە داعش گروپێکی ترۆریستی جیهانیە، بڕوای بە هیچ یاسایەکی نە ئاسمانی هەیە، نە بە هیچ یاسایەکی نێونەتەوەی هەیە، نە بە یاساکانی مافی مرۆڤی هەیە. یعنی ئەو بنیاتنانی ئەو گروپە لەسەر کوشتن و بڕین و تۆقااندنی خەڵک ئیتر بە پێ جیاوازی، بە پێ جیاوازی ئاین، بە پێ جیاوازی گەورە بچووکی، بە پێ جیاوازی ژن و پیا و دیارە ئەوان تاوانی زۆر گەورەیان یەکەم دژی مرۆڤایەتی ئەنجامدا لەو ناوە کە بە هەزارەها خەڵکیان لە پیاوی پیر و ژن و منداڵ کوشتووە و لە گۆڕی بە کۆمەڵ ناشتیانن کە ئەبینین هەموو ناوچەکان کە ڕزگارە بن ئەبینین کۆمەڵێکی خەڵکی بێتاوان بە 300 و 400 و 500 لە ژێرگەڵەوە بە یەکەوە بە بێتاوان کوژراون. جگەل لەوە بەکارهێنانی جۆرەها جۆری دڕندانە لە کوشتن، سربڕین، سووتاندنی خەڵک، فڕدانی خەڵک لە سەر بینایەی بەرزەوە، ئەمانە یان کوشتنی خەڵک بە بەرد، یان خینکاندنی بە ئاو، یان ڕشتنی تیزاب بەسەر خەڵکە، یان تواندەوەی خەڵک لە ناو تیزابە کە ئەمانە هەموو ئەمانە تاوانێکی دژ بە مرۆڤایەتین. جگەل لەوەش ئەوان بوونەوە هۆکارێک بۆ وێرانکردنی ئەو ناوچانە، هەموو ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی داعش بوو، بە ڕوومادی، بە ناوچەی سەلاحدین، بە ناوچەکانی سنووری دیالە خانەقی جلەولا و سعدیەوە و ناوچانە، ئەو ناوچانەی کە سنووری حەمرینن، ئەوانەی سنووری کەرکووکن، ئەوانەی سنووری مووسڵن لە ئێستا، هەموو ئەو ناوچانە یعنی وێران بوون بە یەکجارەکی کە داعش وای کرد نە کارگی هێشت لەو ناوچانە، نە بینای حکومی هێشتووە، هەمووی وێران کردووە. جگەل لەوەش هەرچی ئاسەواری کۆنە کە هەزارەها ساڵ بوو ئەو ئاسەوارانە هەبوون هین مێژووی ئەو ملەتەی کە لە عێراقدا بوو، ئەو ئاسەوارانەنا هەمویان بە دڕندانە وێران کرد و تێکدا کە ئەوانە دەلالەتی مێژووی خەڵکی ناوچەکە بوون. جگەل لەوەش وێرانکردنی مزگەوت، وێرانکردنی کەنیسەکان، وێرانکردنی هەموو ئەو نزرگانەی کە هەبوون لە ناوچەکان بێجیاوازە لە نێوانی ئەو مزگەوت و ئەو نزرگانە هین موسڵمان بوون، یان هین کریسیان بوون، یان هین ئێزیدی بوون، یان هین کاکەیی بوون. ئەمانە هەمویان کۆمەڵێکی تاوانی گەورن کە داعش ئەنجامی داوە. بەڵێ زۆر باشە. کاک جەبار ئەگەر بینە سەر مەسلەی هەوڵەکان بۆ ئۆپراسیۆنی کۆنتترۆلکردنەوەی شاری مووسڵ، خۆت دەزانی ئەمە 2 ساڵ تێپەر دەبێت، هۆکاری چییە کە ئەوەندەی کە ئێوە هەرچەندە هۆکارەکەی ڕەنگە زیاتر لای حکوومەتی عێراقیە، بەڵ ئەوەندەی کە ئێوە بەداچوونتان بۆ کردی، هۆکاری چییە کە ئۆپراسیۆنی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ هێندە دوا کەوتووە؟ دیارە ئەمە ساڵێکە زیاترە باس لە ئۆپەراسیۆنی کۆنتترۆلکردنەوەی مۆسڵای کرێ و زۆر لەسەر ئەو ئۆپەراسیۆنە قسە و لێدوان دراوە. زۆر لەلایەن هەزارەها کەسەوە توانم بڵێم لێدوان دراوە، لێکدانەوە کراوە دەربارەی ئەو هۆکارانەی کە بوونەتە ڕێگر لە ڕزگارکردنی مۆسڵ. لێرە جارێک بڵێن لە ڕووی سەربازیەوە مەسلەی پرۆسی ڕزگارکردنی مۆسڵ کە بازگرێ بە شێوازێک گشتگیر بازەگرێ. خۆی مەقسەد لێرە لە ڕزگارکردنی ناوەندی شاری مۆسڵ دەنا ئەگەر بینە سەر کاری شێوازی پراکتیکی سەربازی. زۆر ناوچە هەیە ئێستا
کە لەسەر ئیدارەی مۆسڵ حیسابە و بەشێکە لە پارێزگای مۆسڵ لەلایەن هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی پاراستنی هەرێم ڕزگار کراون وەکو شنگال وەکو زومار وەکو ناوچەکانی سەر بە باشیق وەکو ناوچەکانی مەخمور و دیڤەگە و ئەو ناوچانەی کەکەونە ناوچەی خازر ئەمانە هەمووین لە ڕووی ئیداریەوە هەموو سەر بە ئیدارەی مۆسڵ و ناوچەی کوردستانین ئەمانە هەمویان ڕزگار کراون بەڵام وەکو باسم کرد هۆکارە سەرەکیەکان بۆ دواکەوتنی ئەو پرۆسەی ڕزگارکردنی سنتەری شارەکە ینی ناوەندی شاری مۆسڵ یەکەم بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە کاتی خۆ ئامادەکردن پارەکە بۆ ئەو پرۆسەیە و چەند کۆبوونەوەی لە نێوان وەزارەی پێشمەرگە و وەزارەی بەرگری سازکرا لە پڕا داعش پەلاماری ناوچەکانی ڕۆمادیدا و ڕۆمادی کەوتە دەستی داعش کە وای کرد حکوومەت ئیتر پرۆسی ڕزگارکردنی مۆسڵ دوا بخا و دەست بکە بە پرۆسی ڕزگارکردنی ڕۆمادی کە ئەمە ساڵێکە زیاتر هەوڵ دەدا و ئێستا ناوەندی ڕۆمادی و چەند ناوچەیەکی تر ڕزگار کراوە و ئێستش پێزەکانی سوپای حکومەتی ئیتیحادی خەریکی ڕزگارکردنی فەلوجەن جگەل لەوەش هەندێک ناوچەی تر ماوە وەکو ناوچەکانی حەویجە ڕیاض گەیارا شرگات ئەو ناوچانە ماون بۆ ئەوەیە هێزەکانی عێراق بە پیادە بتوانن بگەنە باشووری مۆسڵ چونکە ئێستا لە باکوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵات هێزەکانی پێشمەرگەهن لە هەندی شۆن 20 کیلۆمەتر لە ناوەندی مۆسڵەوە دوورن بەڵام کێشەکە لەوەدا هێشتا حکوومەتی ئیتیحادی یان سوپای حکوومەتی ئیتیحادی مەشغوڵی ئۆپەراسیۆنی ترەوە هێشتا نەگەیشتووەتە ناوچەکانی باشووری مۆسڵ بۆ ئەوەی لەو کاتەدا لەگەڵ وەزارەی پێشمەرگە دانیشن بۆ داڕشتنی پلانێکی گونجاو بۆ ئەوەیە کە چۆن مۆسڵ ڕزگار بکرێ چۆن لە ئایندەدا پارێزگاری لێ بکرێ و چۆن بتوانرێ ئیدارەی مۆسڵ بجێڕیتەوە بۆ مۆسڵ و کارەکانی خۆی ئەنجامدا ئەمە یەکێک ئەمە هۆکاری سەربازیە بەڵام بێگومان هۆکاری سیاسیشەیە ئێمە دەزانین هێشتا کێشەکان بە تەواوەتی لە نێوانی کوتلە سیاسیەکان چارەسەر نەکراوە هێشتا لە بەغا ئەبینین کێشە لە ناو پەرلەماندا هەیە کێشە لە ناو حکوومەتی فیدراڵی عێراقدا هەیە تەنانەت لە ناو کوتلەی شیعی یعنی لە ناو بڵێن ڕێکخراوە شیعەکان ئەوانیش کێشەیان لە نێواندا هەیە ئەوانش هەمویان هۆکارن بۆ دواکەوتنی بڵێن پرۆسی ڕزگارکردنی مۆسڵ لەلایەن هەرێمەوە ئێمە هێزەکانی پێشمەرگە هێزەکانی پاراستنی هەرێم ئامادەن بۆ پرۆسەکە بەڵام هێشتا لەلایەن حکوومەتی فیدراڵەوە ئامادەی نییە. بەڵێ زۆر باشە کاک جەبارت سەبارەت بۆی کە کەواتە تا ئێستا بە فەرمی ئێوە نەخشەی یاخود پلانی کۆنتڕۆڵکردنەوەی ناوەندی شاری مۆسڵتان لەلایەن وەزارەتی بەرگری عێراق پێ نەگەیشتووە بۆ نمونە ڕۆڵی سوپای عێراق چی دەبێت ڕۆڵی هێزی پێشمەرگەی کوردستان چی دەبێت ڕۆڵی هێزی یاوپەیمانان چی دەبێت؟ نا تا ئێستا بە هیچ شێوەیەک تەڵان بێگومان وەکو باسم کرد لە کاتی پێشکەوتنی ڕۆمادی چەند کۆبنەوەیەک ساز کرا لە نێوانی حکوومەتی فیدراڵی عێراق بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان یان لە نێوان وەزارەی پێشمەرگە و وەزارەی بەرگری عێراق بە بەشداری هاوپەیمانان باس لە سەرەتای هەندێک پلان کرا لەو کاتەدا بەڵام کە ڕۆمادی گیرا ئەو پلانانە هەمووی ئاڵگۆڕیان بەسەرداهات ئێستا هێشتا هیچ دانیشتنێکی فەرمی ئەنجام نەدراوە لە نێوانی وەزارەی پێشمەرگە و وەزارەی بەرگری لەگەڵ هاوپەیمانان بۆ داڕشتنی پلانێکی گونجاو بۆ دیاریکردنی ڕۆڵی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی هەرێمی کوردستان هێزە خۆبەخشەکانی مۆسڵ هێزەکانی سوپای حکوومەتی ئیتیحادی ڕۆڵی هاوپەیمانان لەو شەڕەدا ئەمجا ئایا پێشمەرگە تا کوێ ئەگا لە دیارە قۆڵەکانی پێشمەرگە دیارن ئێمە وەکو باسمان کرد ئێمە لە باکوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵاتین و حکوومەتی فیدراڵیش حتمما لە باشوورەوە هێزەکانی دێتەوە بەڵام ئێمە تا کوێ ڕۆڵمان ئەبێت لەو پرۆسەیە دوێم لە ئایندەدا پاش ڕزگارکردن ڕۆڵمان چابێ و ڕۆڵی هێزەکانی حکوومەتی ئیتیحادی چابێ جگە لەوەش ئایندەی ئیدارەی مۆسڵ چۆن دەبێ ئەمانە هەمووی بابەتن ئەبێ ڕێکەوتنی لەسەر بکرێەوە ئەبێ گفتوگۆی لەسەر بکرێ و ئەبێ بڵێن تێگەیشتنەکە بە لە نێوانی هەرێم و لە نێوانی حکوومەتی ئیتیحادی لەبارەی ئەم خاڵانەوە. بەڵێ زۆر باشە کاک جەبار سەبارەت بە زیاتر دواخستنی و پرۆسەیە تا چەند ینی پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەکە دواتر بخرێ زیاتر لە بەرژەوەندی داعشدانیە لە ڕووی سەربازیەوە؟
بێگومان خۆی هەتا زووتر مووسڵ کۆنتترۆل بکرێ بەڵای داعش لە کۆڵی هەموو خەڵکی عێراق بێتەوە و بە تایبەتی لەسەر هەرێمی کوردستان چونکە ئێستا زیاترین خەتەری داعش لە مووسڵە و مووسڵیش بڵێن هاو سنوورە لە ڕووی ئیداریەوە لەگەڵ ناوچەیەکی درودرێژ لە ناوچەکانی هەم دۆک هەم ناوچەکانی هەولێر و ئەوش ناوەندێکە بۆ هەموو کۆکردنەوەی هێزەکانی داعش و بۆ پشتیوانیکردنی داعش لە ناوچەکانی تری بڵێن عێراق و ئەوانەی نزیک لە سنووری کوردستان یان هەرێمی کوردستان لەبەرەوەی هەتا زووتر مووسڵ ڕزگار بکرێ ئەوە زووتر ئاسایشی هەرێم سەقامگیرتر دەبێ کێشە نامێنێ بێگومان مەسرەفی شەڕ مەسرەفێکی گەورەیە ئەو هەموو هێزەی کە مەشغوڵ بووە لە زیاتر لە 1000 کیلۆمەتر هێزەکانی پێشمەرگە هێزەکانی تری پاراستنی هەرێم جگە لەوێ ئەو هەموو خوێنەی کە ئاڕژێ ئەو هەموو شەهیدە نەمرانەی کە لەوێ لە سەنگەرەکاندا لە هێڵی بەرگری کە شەهید دەبن ئەو هەموو بریندارە قارەمانانەی کە بریندار دەبن ئەمانە هەمووی کۆتایی پێدێ و هێمنی ئەگەڕێتەوە بۆ کوردستان. بەڵێ زۆر باش کەواتە ئێمە ئۆپەرێمی کوردستان بەڵێ ئێمە ئامادەین ئێمە هێزەکانمان ئامادەیە بەڵام چاوەڕێ ئامادەیی حکوومەتی فیدراڵی عێراق دەکرێت. زۆر باشە سەبارەت بەوەی کە ئایا کورد بەبێ مەرج یاخود بە مەرج بەشداری ئەو مەسەلەن کۆنتترۆلکردنەوەی ئۆپەراسیۆنی ناوەندی مووسڵ دەکات. من وەکو بۆم باس کردی مەسەلەکە پەیوەندی بە مەرجەوە نییە. ئێمە پرۆسەی ڕزاکردنی مووسڵ پرۆسەیەکی گەورەیە لەبەرەوەیە پێویستە ئێمە لەسەر نەخشەی ئەو پرۆسەیە ڕێککەوین چونکە هەموو پرۆسەیەکی سەربازی کە کۆمەڵێکی هێز بەشدار دەبن دەبێت ڕۆڵی ئەو هێزانە دیاری بکرێت لەو شەڕەدا هەتا چه بڵێ سنووری ئەو بەشداریکردنە لەبەرەوە یەکێک ئەوە مەرج نییە بەڵام ئەمە کارێکی بڵێ ئاساییە لە شەڕدا بۆ هەماهەنگی هێزەکان ئەبێ ئێمە بەشدار بین لە داڕشتنی پلانی ئەو شەڕەیە دووەم ڕۆڵی خۆمان بزانین ڕۆڵی هێزەکانی حکوومەتی ئیتیحادیە و پەیمانان بزانین و ئایا ئێمە ڕۆڵمان تا سنوورەکەی تا چەند دەبێت ئەبێ ئێمە بزانین لە ئایندەدا کە مووسڵ ڕزگارکرا لە دەستی تۆرۆریستانی داعش ئایا ئەو هێزانە شوێن کە پارێزگاری لە ئاسایشی مووسڵ دەکەن ئایا جارێکی تر دیسان کێشەکانە گەڕێتەوە بۆ مووسڵ لە نێوان ئەو کێشانەی کە پێشترا بوون لە نێوانی نەتەوە جیاوازەکان ئاینە جیاوازەکان تایفە جیاوازەکان ئایا بە هەمان شێوە دیسان ئەگەڕێینەوە بۆ دایرە یەکەم بۆ منبلانی یان ئەو کاتە ڕێکەوتنێکە بێ لە نێوان هەموو پێکاتەکانی مووسڵ بۆ ئەوەیە بە شێوازێکی گونجاو و برایانە بتوانن ئیداری مەلەفی ئەمنی و مەلەفی ئیداری مووسڵ بدەن. دووەم ئێمە مووسڵ بەنسبەت ئێمە و گرنگیی گەورەی هەیە لەبەرەوەیە لە مووسڵدا کورد دەژی تورکمان دەژی عەرەب دەژی جگەل لەوەش کریستیان دەژی کاکەیی دەژی هێزیدی دەژی شەبەک دەژێ لەبەر ئەوە ئێمە قورسایەکمان هەیە لە ئەنجومەنی پارێزگای مووسڵ ئەبێ ئێمە بزانین ئایا لە ئایندەدا مووسڵ چۆن ئیدارە درێت لە ڕووی مەدەنیەوە ئەمانە مەرج نین بەڵام ئەمانە ئەبێ ڕێکەوتنیان لەسەر هەبێ لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق. بەڵێ زۆر باش سەبارەت بۆی کە بەڕێزت پێشتر وتت هێزەکانی پێشمەرگەی کوردستان 20 کیلۆمەتر دوورن لە ناوەندی شاری مووسڵەوە ئایا پێشمەرگە ئەگەر بەشداریش بکات ینی بەشداری شەڕی کۆڵان ناو سنتەری شاری مووسڵ دەکات؟ دیسان ئەگەڕێمەوە بۆ هەمان ڕوونکردنەوە کە ئەڵێم هێشتا نەخشەکەدا نەڕێژراوە هێشتا ئێمە هیچ دانیشتنێکمان لەگەڵ لایەنی وەزارەتی بەرگری عێراقدا نەکردووە بۆ ئەوەیە بزانین ڕۆڵمان چێ بێ و تاکو کوێ ئێمە دەچین لەو پرۆسەیە ئایا هەتاکو سنووری ناوەندی سنتەری شارەکە و ئەوەستین لەوێ لە دوای ئەوەدا هێزەکانی سوپای عێراق یان پۆلیسی عێراق یان هێزەکانی خۆبەخشەکانشتە ناوەندی شارەکە
ئایا ئێمە لە بەشیشکی شارەکە بەشدارە بین لە بەشەکەی تر بەشدار نەبین ئایا ئێمە بەشدارە بین لە شارەکە و دوایە هێزەکانمان ئەکشێتەوە و تەسلیمی پۆلیسی عێراقیان هێز ئەمریکانی عێراقی دەکات هێشتا ئەو نەخشەیەدا نەڕێژراوە و ئەو ڕێکەوتنە نەکراوە لەبەرەوەیە وەکو باس چۆن ئێمە نازانین کەی پرۆسەکە دەست پێ دەکات هێشتاش ئێمە نازانین ڕۆڵەکەمان چەند ئەبێ ئللا پاش ئەوەی نەخشەکەدا ڕێژرە و ڕێکەوتنەکە جێبەجێکرێ ڕێکەوتنەکە لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق. بەڵێ زۆر باشە کاک جەبار سەبارەت بووی ئەگەر ئێوە وتت 2000 بڕیا لە سەرۆدەن چۆنێتی بەشداریکردن ئێوە بۆ مەسەلەی بەشداریکردنەوە توێژ لەگەڵ حکوومەتی عێراقی دەکەن یاخود هاوپەیمانان؟ ئەبێ بێگومان داڕشتنی نەخشەکە سێقۆڵیە ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو هێزەکانی پاراستنی هەرێمی کوردستان بە هێزەکانی پێشمەرگە هێزەکانی تر لەگەڵ هێزەکانی حکوومەتی فیدراڵی عێراق بێگومان حکوومەتی فیدراڵیش هێزی سوپایەیە هێزی پۆلیسیەیە هێزی دژە تیرۆریەیە جگەل لەوەیە ئەو هێزانەی کە بەناو حەشدی وەتەنین یان خۆبەخشەکانی مۆسڵن ئەوانە لەگەڵ لایەنی هاوپەیمان نەخشەکە لەگەڵ لە نێوانی ئەم هەموو هێزانە بەیەکەوە داڕێژرێ. بەڵێ کەواتە کاک جەبارێنی پێ دوایە بەبێ بەشداری پێشمەرگە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ئەستەمە یاخود ناکرێت؟ بێگومان زۆر ئەستەمە وەکو باسم کرد یەکەم شارێکی گەورە وەکو مووسڵ کە ئێستا لە سێ لاوە هێزی پێشمەرگەی لێیە لە باکوور لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات هەموو هێزی پێشمەرگەی لێیە و ناوچەکانی باشووری هێشتا هێزی عێراق حکومەتی اتحادی نەگەیشتوە باشوور هێشتا داعشی لێیە یعنی ئەگەر هێزی اتحادیش گەیشتە باشوور یعنی هێزی اتحادی لە باشوورەوە بڵێن بەشداری ئۆپراسیۆنەکە دەکات دیارە ئێمە سێ قۆڵمانەیە قۆڵی باکوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵاتەیە لەبەرەوەیە ڕۆڵی پێشمەرگە ڕۆڵێکی زۆر گەورە بێ لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ. بەڵێ زۆر باشە پێشتر کاتێکە باز لە بەشداری پێشمەرگە دەکرا لە مەسلەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ گلەی دەکرا بۆچی مەسەلەن پێشمەرگە بەشداری بکە ینی بەنسبەت کوردەوە گرنگی مووسڵ ینی تەنها پەیوەندی بە ئاسایی شەرێمی کوردستانەوە یاخود پەیوەندی بە ئایندێ و ناوچانەوەیە کە ناوچەی کوردستانین و سەر بە پارێزگای نینەوە. ئێمە لە چەند خاڵێک قانجازمانە بەشداری لە پرۆسە ڕزگارکردنی مووسڵ بکەین جگەل لەوەی کە ئێمە بۆکو باسم کرد ئەگەر مووسڵ ڕزگار بوو بە یەکجارەکی لە کۆڵ داعشە بینەوە ینی سنوورەکانی هەرێمی کوردستان دەپارێزرێ ئاسایشی هەرێم دەپارێزرێ چونکە بە هیچ شێوەیەک ئیتر داعش لە سنوورە نامێنێ بەڵام خاڵی دووەم ئێمە بەشێکی گرنگی لە هاوپەیمانەتی نێونەتەوەیی بۆ شەڕدژی داعش لەبەرەوەیە هەر بەشدارە بین لەو پرۆسەی ڕزگار شەڕە دژی داعش کە لە مۆسڵە جگەل لەوەش سێهەم ناوچەیەکی زۆر هەیە سەر بە ئیدارەی مووسڵە بەڵام ئەوە ناوچەکانی کوردستانن بە تایبەتی ناوچەی سنجار ناوچەکانی زومار ناوچەکانی باشیق ناوچەکانی دەشتی نەینەوە ناوچەکانی نزیک مەخموڕ و خازر و ئەو ناوچانە بێگومانیش هەندێک ناوچەیە هێشتا ڕزگار نەکراوە لەو پرۆسەیە ئەو ناوچانە هەموو ڕزگار ئەکرێنەوە جگەل لەوەش دیارە هەرێمی کوردستان نزیکەی زیاتر لە ملیۆن نیوێکی ئاوارەی تایە زۆری لەو ئاوارانە هین ئەو ناوچانەی دەشتی نەینەوان و هین ناوچەکانی دەوروبەری مووسڵ و ناو مووسڵن بێگومان ئەو خەڵکە هەموو ئەگەڕێتەوە بۆ سەر زێدی خۆی ئەوەش قورساییەکی لەسەر هەرێمی کوردستان کەمە کاتەوە چونکە ئەو ئاوارانەی کە لە هەرێمی کوردستانن ئێستا بەشدارن لەگەڵ خەڵکی کوردستان لە خواردن لە ئاو لە خەسخانە لە خوێندن لە هەموو پێویستیەک ینی ئەوانە بوونەتە قورساییەکی زۆر گەورە بۆ سەر ئابووری هەرێمی کوردستان و بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان گەڕانەوەی ئەوان ئەبێتە بارسووکیەک بۆ هەرێمی کوردستان بێگومان ئەوەش قانجازێکە بەنسبەت هەرێمی کوردستانەوە. بەڵێ کاک جەبار لەگەڵمان بمێنەرەوە ناوبڕێک وەردەگرین دواتر لە گەڵ بەرز قسەی زیاتر لەسەر مەسەلەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەکەین بەڕێزان ناوبڕێک وەرەگرین دواتر دەگەڕێنەوە لای بەڕاستە.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک جەبار دووبارە سڵاو دەبێت ئەگەر باز لەوە بکەین بەڕێزت باست لەوە کرد کە ئەگەر ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ سێخۆڵی دەبێت لە نێوان هێزەکانی هاوپەیمانان و پێشمەرگە و سوپای عێراق ئەی سەبارەت بە وڵاتانی دراوسێ پێشتر لەم ڕۆژاندا وەزیری دەرەوەی تورکیا باسی لە ئەوە کرد کەوان ئامادەن بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ سەبارەت بۆ هێزێک کە تورکیا لە باشی کە بوو ئایا وڵاتانی تریش بەشداری دەکەن لە ئەوەندەی کە ئێوە معلوماتان هەبێت لە مەسەلەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ؟ ئەو بابەتە پەیوەندی بە حکوومەتی فیدراڵی عێراقەوەیە چونکە دەوڵەتی عێراق دەوڵەتێکی خاوەن سیادەیە لەبەرەوەیە پرسی ڕزگارکردنی مووسڵش پرسێکی پەیوەندیدارە بە دەوڵەتی فیدراڵی عێراقەوە بە پێی یاساکانی نێونەتەوەیی بە پێی ڕەزامەندی حکوومەتی فیدراڵی عێراق وڵاتانی تر ئەتوانن بەشدار بن لەو پرۆسەیە ئەو وڵاتانە ناتوانن لە خۆیانەوە هێز بێن لە ناو مووسڵ و بەبێ ڕەزامەندی حکوومەتی فیدراڵی عێراق بێن بەشداری لەو پرۆسەیە بکەن تەنانەت ئەمریکا و وڵاتانی هاوپەیمان ئێستا کە لە عێراقدان و بەشداریەکەن لە پرۆسەکانی ڕزگارکردنی ناوچەکان یان شەڕی دژی داعش لە عێراقدا بە پێ ڕێکەوتنێکە لە نێوانی حکوومەتی فیدراڵی عێراق و ئەو وڵاتانەیە یعنی حکوومەتی فیدراڵی عێراق پاش ڕێکەوتنەکە ئەمجا بە شێوازێکی یاسایی ڕێگایان پێدا هێز بێنن یان فڕۆکەی جەنگیان بێت یان چەک و تەقەمەنی بێنن یان ڕایشکاری سەربازی و مەشقکار بێنن بە هەمان شێوە بە هەمان مامەڵە حکوومەتی فیدراڵی عێراق مامەڵە لەگەڵ هێزەکانی وڵاتانی چواردەور دەکات چ وڵاتی تورکیا بێ یان چ وڵاتی ئێران دەبێت لەبەرەوەیە بەشداریکردنی هێزی ئەو وڵاتانە لەو پرۆسەیە وەکو باسم کرد بە پێی ڕەزامەندی حکوومەتی فیدراڵی عێراق و ڕێککەوتنیان لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراقدا دەبێت. بەڵێ زۆر باش سەبارەت بە هاتنی سوپای عێراق بۆ سنووری قەزای مەخمور کە ماوەیە کە چەند بڵین لیوایەکی سوپای عێراق هاتوون بۆ قەزای مەخمور سەرەتا ئەم بە ڕێکەوتن بووە لەگەڵ وەزارەتی پێشمەرگەی حکوومەت هێرێمی کوردستان ئایا ڕێکەوتنە بۆ اینجا ئایا تا ئێستا توانیوان ئەوە ئامانجەی کە بۆ هاتوون کە مەسەلەی دەستپێکردنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵە ئامانجەکانیان بپێکن یاخود شکستیان هێناوەرەوەی کە ئەو ناوچانەی ڕزگار بکەنەوە هاتنی ئەو هێزانەی حکوومەتی فیدراڵی عێراق تەنها یەک لیوان نییە بەڵکو پێشتر فرقەیەکی سەربازی یعنی دوو لیوا لە فرقەیە کات فرقەی 15یان هەیە کە تازە ئەو فرقە پێکهێنراوە دوو لیوای ئەو فرقەیە هاتووە بە مەخمور پێشتریش لیوایەکی تری عێراق هەر لە مەخموردا هەبووە ئێستش لەم دوو ڕۆژەی دوایی لیوایەکی فرقەی نۆی مدەڕعیش
دیسان کە بەرەو مەخموور هاتووە بۆ پشتیوانیکردنی ئەو هێزانە یعنی ئێستا توانین بڵێن زیاتر لە فرقەیەکی سەربازی پێکاتێکی فرقەی سەربازی عێراقی لە مەخمووردایە بە هەموو جۆرە چەک و تەقەمەنیەکی چەکی سووک و چەکی خۆز ئەوە بە پێی ڕێککەوتن بۆ لەگەڵ حکوومەت یاریێم ڕێککەوتنەکە ئەوەیە ئەوان وەکو هەنگاوێک بە شێوازێکی کاتی لە ناوچەکانی مەخموور دەبن بەڵام دوایی لە ڕووبارە پەڕنەوە بەرەو گەیارە ئاڕۆن و لە گەیارە دوایی ئەبنا ئەو هێزەی ناوەکی ئەو هێزەی کە بەشدارە بێت لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ یعنی ئەشتە ناوچەکانی باشووری مووسڵ دیارە ئەوان پلانێکیان هەبوو بۆ وەکو باسم کرد بۆ ڕزگارکردنی ئەو گوندانەی یان ئەو ناوچانەی سەر بە گەیارەیە و پەڕینەوە لە ئاو و دانانی بنکەیەکی سەربازی لە گەیارە چونکە لە گەیارە بنکەیەکی ئاسمانی شەیە بەڵام دیارە پلانەکەیان تا ئێستا بەڵێن بە تەواوەتی جێبەجێ نەکراوە بە پێی ئەو گوتانەی کە باسە کرێ لەم ماوەیەدا ئەوان دەست دەکەن بە پلانی سەربازی خۆیان بە پێ لێدوانەکانی لێپرسراوانی سوپای عێراق بەڵێ زۆر باشە کاک جەبار سەبارەت بۆی کە پێشتر وتەبێژی هاوپەیمانی نێوەڵتی دژە داعش باسی لەوە کردبوو کە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ قورسەوە پێویستی بە 20,000 چەکدار دەبێت یعنی دەتوانرێت ئەو ژمارەیە کۆ بکرێتەوە یاخود بە پێشبینی بەڕێستان ئەوەندە چەکداری دێ بۆ کۆنتڕۆڵکردنەوەی داعش ئەوەندە هێزی ماوە لە ناو مووسڵ کە ئەو ژمارە زۆرە چەکداری بوێت ئەگەر نەخشەکە ڕێکەوتنی لەسەر بێ و کاتەکەی دیاری بێ بۆ پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ تەنها هێزەکانی پێشمەرگە کە ئێستا لە چواردەوری مووسڵن زیاتر لە 40,000 پێشمەرگە جگەل لەو هێزانی سوپای عێراق کە ئێستا هاتوونەتە مەخموور کە نزیکەی 10,000 سوپای عێراقی لێیە جگەل لەو خۆبەخشانەی کە ئامادە کراون جگەل لە پۆلیسی مووسڵ کە بامان شێوە ئێستا پاشماوەی پۆلیسی مووسڵ ئامادە کراوە لەبەرەوەی وەکو ژمارە هێز هەیە بەڵام هێشتا وەکو باسم کرد پلانەکەدان ڕێژراوە بۆ دەستپێکردنی ئەو پرۆسەیە هێزی پێویست بەڵێ لەسەر عەرزدایە و چەکی پێویستیش لەسەر عەرزدایە بۆ دەستپێکردنی پرۆسەی سەربازی پرۆسەکە لەسەر هێز پەکی نەکەوتووە بەڵکو لەسەر بڕیار و لەسەر نەخشە و لەسەر دیاریکردنی ڕۆڵی هێزەکان و لەسەر ئایندەی چۆنێتی پاراستنی مووسڵ و ئیدارەی مووسڵ پەکی کەوتووە تاکو ئێستا بەڵێ ئەی سەبارەت بە ژمارەی چەکدارانی داعش هیچ ژمارەیەکی ئامارێک لای مەسەرەن هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق و پەیمانەکە ژمارە ئێستا چەندە لە ناو مووسڵ یاخود زۆر لاواز بن و لەوە تای ئۆپەراسیۆنی ڕەقا دەستی پێ کردووە هیچ ژمارەیەکی دیاریکرا و بێگومان ناتوانانی بڵێن ئەوەندە هەیە بەڵام ئەوەی کە دەخەمڵێنرێ ئێستا ئەو هێزانەی داعش بەگشتی کە ماون لە عێراق لە حدودی 10 تا 12,000 چەکداریان ماوە بەڵێ ئەی سەبارەت بە جەبار سەبارەت بە ئەوەی کە ئێستا داعش بە شێوەیەکی گشتی بەپێی نزیکەی لە سڵات چەندی خاکی عێراقی لەدەستداماوە ئەوش هەر دەبێ بە خەمڵاندن بێت طبعاً ئەوانش لە سەرەتای 2014 توانیان تاکو نزیک بەغا بڕۆن بە پێی ئەو پانتاییە کە لە ژێر دەستیان بوو نزیکەی چارەکێک لە خاکی عێراقیان لەبەردەستدا بوو و پانتایی زیاتر لە 4 پارێزگا و هەندێک ناوچەی پارێزگای پێنجەمیشان لە ژێر دەسەڵات بوو بەڵام پاش ئەوەی کە ڕوومادی ڕزگار کرا سەلاحەدیە ڕزگار کرا ناوچەکانی سەر بە دیارە ڕزگار کران ئێستاوا دەخەمڵێنرێ کە ئەوان لەو عەرزەی کە پێشتر لە بەردەستیان بۆ زیاتر لە 50% لە دەستیان داوە بەڵێ زۆر باشە سەبارەت بە ئەو ناوچانەی کە پێشتر بەڕێزت وتت لە سنووری پارێزگەی نینەوە هێزی پێشمەرگەی کوردستان کۆنتڕۆڵی کردنەوە کە ناوچەی کوردستانی بە شێوەیەکی گشتی ئەو ناوچانەی کە هێزی پێشمەرگە کۆنتڕۆڵی کردنەوە ئێستا لە سەدا چەندی خاکی ئەوەی کە پێشتر ناودەبرە بە ناوچەدا بڕێنراوەکان هێزی پێشمەرگەی کوردستان توانیوەتی کۆنتڕۆڵی بکاتەوە لە سەدا چەندی لە دەستی داعش ماوە لە هەموو کوردستان لە هەموو ناوچانەی کە ئێمە بە ناوچەی کوردستانی ئەزانین بە هەرێمی کوردستانەوە لە نێوان 2 تا 3% خاکی کوردستان هێشتا ماوە لە دەستی داعش ئەوش کەمێکە کەوێتە سنووری
بڵێن شنگال و هەندێکی ناوچەکانی دەشتی باشیقە. بەڵێ ئەی سەبارەت بەوەی کە هیچ بڕیارێک هەیە بۆ مەسەلەن هێزی پێشمەرگە بەردەوامی لەو ناوچانە دەمێنێتەوە و ناکشێتەوە ناوچانێکی ئێستا بەڕێزوتە تەنە مەسەلەن لە سەدا سێما ئەو مەسەلەن لە سەدا 96 هێزی پێشمەرگە پاشەکشێ ناکاتەوە جارێکتر لەو ناوچانە؟ بۆ پاشەکشە بکەین برا بیدەن بەچێ پاشەکشە بکەین و تەسلیم بە داعشی بگەینەوە لەبەرەوەی خۆی هیچ هێزێکی لێ نییە جگە لە هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا ئێمە هێزی پێشمەرگەی لێیە لەگەڵ هێزەکانی تری پاراستن یاریان و ئەوەی بەرامبەرمانە هێزەکانی داعشە بۆ کوێ پاشەکشە بکەین؟ بەڵێ سەبارەت بە عێراق کە پێشتر ناوچە جێناکۆکەکان ینی لە ئایندەدا کێشە دروست نابێت لەگەڵ عێراق سەبارەت بەمانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و خۆت دەزانی پێشتر لە خورمات و کێشە ڕوودا لەنێوە حەجی شعبی و هێزی پێشمەرگەی کوردستان. ئەم بابەتە بە پێی مادەی 140 چارەسەرەکرێ بە پێی ئەوەی کە ڕێفراندۆم بکرێت ئەو ناوچانەکە دەنگیاندا لە زمانی هەرێمی کوردستان بن ئیتر ئەکەونە سەر ناوچەی ئیداری هەرێمی کوردستان و هیچ پێویست ناکە نە ئیدارەکانی هەرێم و نە هێزەکانی پێشمەرگەش لەم ناوچانە بکشێنەوە. بەڵێ زۆر باشە ئەگەر بینە سەرەوەی کە باز لەوە دەکرێت کە دوای مەسلەی کۆنتترۆلکردنەوەی فەلوجە و ڕقە ئایا پێدەچێت ئۆپراسیۆنی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ دەست پێ بکات؟ جارێکی تر دووبارە یەکەمەوە ئێمە لەلایەن خۆمانەوە یعنی لەلایەن هەرێمەوە ئێمە لە ساڵی 2015 دەستمان بۆ ئۆپراسیۆنە کردووە چونکە ئۆپراسیۆنی مووسڵمانای بە سنتەری شاری مووسڵ نییە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ناوچەکانی مووسڵیانی هەموو ئەو ناوچانەی سەر بە پارێزگای مووسڵن ئێمە لە پارێکەوە وەکو هێزەکانی پێشمەرگە و پاراستنیاریم توانرا شنگال ڕزگار بکرێ زوما ڕزگار بکرێ ناوچەکانی نزیک باشیق ڕزگار بکرێ ناوچەکانی نزیک مەخموڕ ڕزگار بکرێ ئێستا هەندێک ناوچەی نزیک خازە ڕزگار کراوە ئەمان هەمویان ناوچەی کوردستانن بەڵام سەر بە ئیدارەی مووسڵ بوون یعنی بە بەردەوامی هێزی پێشمەرگە بەردەوام بووە لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ و لە دەستی تیرۆریستانی داعش بەڵام وەکو باسم کرد بەس کێشەی کە باسی پرۆسەی ڕزگارکردن باسی پرۆسەی ناو شارەکرێت سنتەری شارەکە ئەو ژۆکو باسم کرد هیچ وادەیەکی دیاریکراو تا ئێستا دیاری نەکراوە ئەوە سێتە سەر ئەوەی کەی حکوومەتی فیدراڵی عێراق کەی هێزەکانی حکوومەتی فیدراڵی عێراق گەیشتنە باشووری مووسڵ و توانیمان نەخشەیەکی گونجاو بە هەماهەنگی و بە هاوکاری داڕێژین ئەو کاتە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ دەست پێ دەکات. بەڵێ زۆر باشە کاک جەبار 5 دقەیەکمان ماوە سەبارەت بە مەسەلەی بەنداوی مووسڵ پێشتر باز لەو دەکات کە بەنداوی مووسڵ خەتەرێکی گەورەیە لەسەر شاری مووسڵ و لەسەر تەنانەت بەغدای پایتەختی عێراقیش ئایا ئێستا کە لە کۆنتترۆل کراوەتەوە لە هێزی پێشمەرگەی کوردستانی مەترسیەکی ماوە لەسەر مووسڵ و ناوچەکانی دیکەی عێراق؟ حکوومەتی ئیتیحادیە ڕێکەوتنێکی هەیە لەگەڵ کۆمپانیەکی ئیتاڵی وا بزانمەوان خەریکی ئەوەن کە بڵێن ئەو کێشانە و گرفتانەی بەنداوەکە چارەسەرەکەن. بەڵێ زۆر باشە کاک جەبار سەبارەت بە دوو پرسیارم سەبارەت بە شێوەیەکی شتی بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان سەبارەت بە موچەی پێشمەرگەی کوردستان تا چەندێ وەکو وەزارەتی پێشمەرگە هەوڵتان داوە کە موچەی هێزەکانی پێشمەرگە لە کاتی خۆی دابدرێ خۆت دەزانی مانگێک تێپەڕیوە تاکو ئێستا موچەی مانگی ئایاری هێزەکانی پێشمەرگەی کوردستان دابەش ناکراوی جوادەیە ئێوە ئاگادار بن؟ وەکو ئەو لێدوانەی کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوێنی لە شاری سلێمانی بۆ ڕۆژنامەکانی دای کە هەفتەیان دەست دەکرێت بە دابەشکردنی موچەی سەرجەم وەزارەتەکان و یەکەمین وەزارەتی پێشمەرگایە بێ و ئێمە وەکو وەزارەتی پێشمەرگە هەفتەیەکە زیاترە هەموو لستەکانی موچەمان پێشکەش کردووە بە وەزارەتی دارایی و لیژنەکانی موچەمان ئامادە کردووە بەس چاوەڕێین کە پارەکە تەسلیم بە وەزارەتی پێشمەرگە بکرێ بۆ ئەوەی پرۆسەی دابەشکردنی موچەی مانگی ئایار دەست پێ بکە. بەڵێ بادووا پرسیارم سەبارەت بە ژمارەی شەهیدەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بێت لەوەتای کە شەڕ لەگەڵ تیرۆستانی داعش دەکەن ئێستا ژمارەی شەهید و بریندارەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ئەوەی کە لای بەڕێستانە چەندە؟ بە پێی دوامی ژمارە
دوایمین ژمارە ئێمە توکە هەفتانە ژمارەی بڵێن قایمەکە گۆڕەیە لەبەرەوەی شەڕ بە بەردەوامی هەیە بەڵام دوایمین ژمارە نزیکەی 1467 شەهید هەبووە لەگەڵ 8600 بریندار هەبووە لەگەڵ 62 ون بووە هەبووە. بەڵێ ئەی سەبارەت بە ونبەکان بەدوا پرسیارمی سەوڵێک هەبووە بۆ ئازادکردنیان ئەو پێشمەرگە دیلانەی پێشمەرگە؟ هەوڵ زۆر هەبووە بەڵام بێگومان هەوڵ ئەوە سێتە سەر زانیاری لەسەر شوێنەکانیان لەسەر ئەوەیە کە ئایا ئەوانەی کە ئێمە پێیان دەڵێن بێسەر و شوێن ئایا لە کوێن لە ژیان ماون کە ئینشاءالله هەمویان لە ژیان ماون و ئومێدی گەورەمان هەیە کە بە همەتی پێشمەرگە و بە پشتیوانی خوای گەورە کە ئەوانە هەمویان ئەگەڕێنەوە بە سەڵامەتی بۆ ناو خام و خێزانی خۆیان. بەڵێ بەرز فەریق جەباریاوەر ئەمیداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاسی بەڕێزتان دەکەین کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی بۆ قسەکرد لەسەر ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی زۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ هاوکارنم تا بەرنامەیشتر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.